گەڕی یانزەیەمی یاریەکانی یانە پلەیەکەکانی کوردستان بەڕێوەچوو با ئامادەبوونی هەندێکی زۆری یانەی چەمچەماڵ و لە کەشێکی ساردا و بە دروشمی گەرمی ئێرە شاری خۆمانە دۆزەخی یانەکانە با سەرکردایەتی هەرێم بورهانی ڕاهێنەر چەمچەماڵی یەکەمی ڕیزبەندێکە لە یاریەکی چارەن و سازدا لەسەر یاریگای خۆی میوانداری خاچی دەیەمی ڕیزبەندەکەی کرد. لا دەستپێکی تایمی یەکەمی یارێکەدا سەرڕایەوەی هەردوو لە چەندین هێرشیان بۆ سەر تۆڕی گۆڵی یەکتری ئەنجامدا و چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا، بەڵام سەرنجام و ئەو تایما بە بێگۆڵ کۆتایی هات. لا دەستپێکی تایمی دووەمی یارێکەدا هەردوو یانە بە هێرشبردن دەستیان پێکرد. لە خولەکی 50 یارێکەدا ناوبژیوانی یارێکە لێدانێکی سزای بۆ چەمچەماڵ ئەژمار کرد و یاریزان عومەر محەممەد سەرکەوتوانە توانی لە ڕێگەی لێدانێکی جوانەوە گۆڵی یەکەم تۆمار بکات. چەمچەماڵ لەسەر هێرشەکانی بۆ سەر تۆڕی گۆڵی میوان بەردەوام بوو تا ئەوەی یاریزان ئەکرەم جاسم لە خولەکی 77 یارێکەدا توانی گۆڵی دووەمی چەمچەماڵ و سەرکەوتنی یانی چەمچەماڵ تۆمار بکات و سەرنجام و یارێکەش بە ئەنجامی 2-0 لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات. دوای چاوەڕوانیەکی زۆر و بۆ دووەم جار لە مێژووی خۆیدا چەمچەماڵ سەرکەوتنی بۆ یانە نایابەکانی کوردستان مسۆگەر کرد. هەر ئەمەش خۆشحاڵی هەندەرانی یانەکە و سەرۆک و ڕاهێنەر و ستافی بەڕێوەبردننی یانەی چەمچەماڵی بە دوای خۆیدا هێنا. سپاس بۆخوای گەورە کە ئەمڕۆ سەرکەوتوی کردین لە ناو یاریگای خۆمان ناو هەندەرانی خۆمان ئەم سێ خاڵە پێم وایە بە یەکلایی بووە کە یانەی چەمچەماڵ ساڵی داهاتوو لە پلەنایەوی کوردستان یاریەکە وە شایستەی ئەو نازناوەیە بۆ هیوایم لە پلەنایەبیشە بگاتە لووتکە لە ڕووی ئاستی یاریزانانەوە وە بەرپرسانی شاری داری شار یارمەتی یانەی چەمچەماڵ بدەن لە ڕووی مادی و معنەویە بۆ یانەی چەمچەماڵ ناوێکی گەورەتر و گەورەتر بێت لە سەرجەم خولەکانی کوردستانە. پیرۆزبایی لە سەرجەم هەندەران و شاری چەمچەماڵەکەم دەستخۆشیمەیە بۆ یاریزانان ستافی ئیدارەی یانە پێشێکی پیرۆزبای لە یانی چەمچەماڵەکەم بە هیوایەوە بگەنە نایاب ئینشاڵڵا نێزگەوە بوونا خەتۆیەکیان ماوە ئینشاڵڵا لە نایابن. بەتاکید من زۆر ڕازیم لە یاریزانەکانم ئاسێکی زۆر باشیان پێشکەش کرد بە تایبەت لە هەردوو گێمەکە دوو هەلی زۆر ئاسانمان لە دەستدا ئەتوانم بڵم گۆڵی 100% بوو بەڵام بەداخەوە جاریشکەش بەداخۆ ئێمە پێشتر تعهودمان داوە کە هیچ قسەیەک و هیچ لێدوانێک بە حەکەم نەڵێن و دەرباری پەناتری و بە هیچ شێوازێک بنەڵێن حەکەمەکەەوە بوو بەڵام ئەوە لە پێشچاو هەموو کامیرەکانە لە پێشچاو کاک تەڵعات خۆی ئیتیحادش خۆی لێوەستا بوو بەڕاستی شتێکی دروست کردووە ڕێوڕەوی هەموو ئەنجامەکەی هەمووی گۆڕی بەلای یانی چەمچەماڵ. بابردنەوەی لە خاک چەمچەماڵ توانی لە ڕیزبەندی پێشەوەی یانە پلەیەکەکانی کوردستان با کۆکردنەوەی 23 خاڵ و تۆمارکردنی 20 گۆڵ خۆی بهێڵێتەوە. بڕیاریشە لە یاری ئایندەیاندا چەمچەماڵ ببێتە میوانی ئاشتی. یانەی خاکیش بە کۆکردنەوەی 9 خاڵ و تۆمارکردنی 7 گۆڵ لە ڕیزبەندی یانزەیەمی خولەکەدایە و بڕیارە لە یاری ئایندەشیاندا میوانداری هەڵۆ بکەن. هەر یەک لە یانەکانی هەڵۆ و ڕزگاری با جیاوازی خاڵ و گۆڵ ڕیزبەندی دووەم و سێمی یانە پلەیەکەکانی کوردستانیان گرتووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.